یاریەکانی مۆندیال بەرەو کۆتایی دەڕوات و گڕوتینی هاندەران زیاتر بڵێسە دەسەنێت. دوای 2 ڕۆژ لە پشوو یاریەکانی قۆناغی هەشتی پاڵۆنەتی جامی جیهانی 2022 قەتەر دەست پێ دەکاتەوە. هاندەرانیش بەگەشتبینیەوە هانی هەڵبژاردەکانیان دەدەن تاوەکو لێرەوە هەنگاو بەرەو نازناوەکە بنێن و بە ئاستێکی باشەوە ئەم قۆناغەش ببڕن. مۆندیالی قەتەر لە قۆناغەکانی کۆتایی نزیک دەبێتەوە. لە قۆناغی هەشدا چەندین یاری گرنگ و چارەنووساز ئەنجام دەدرێت. لە دەوحەی پایتەختی قەتەر هاندەرانی هەڵبژاردەکان شەوانە کۆ دەبنەوە و ئامادەسازی بۆ یاریەکانیان دەکەن، بەڵام ئەوەی جێگای سەرنجە هاندەرانی ئەرژەنتین زۆرینە پێک دێن و بە کەیف خۆشیەوە پاڵپشتی هەڵبژاردەکەیان دەکەن. ئەمڕۆ لە کاژمێر دەی شەو هەڵبژاردەی تانگۆ ڕوبەڕووی هەڵبژاردەی هۆڵەندا دەبێتەوە. دوایین یاری نێوان ئەو دوو هەڵبژاردەیە لە جامی جیهانی دەگەڕێتەوە بۆ مۆندیالی 2014 کاتێک لە پێش کۆتایی ڕوبەڕووی یەکدی بوونەوە و ئەرژەنتین بە لێدانی یەکلاکەرەوە توانی یاریەکە بباتەوە و گەیشتە یاری کۆتایی. ئێمە 2-1 دەیبینەوە و یاری پێشکۆتایی لە بەرازیل، یاری کۆتایی لە فەڕەنسا و نازناوەکە دەبینەوە. هەڵبژاردەی نیشتیمانی خاوەنی تیپێکی باش و بەهێزە بۆ ئەوە هاتووە نازناوەکە باتەوە بۆینس ئایرس. پێشبینی دەکەم بربەستی هۆڵەندا ببڕین. پێشبینیکردنی یارەکە قورس دەبێت. تەنانەت لە هۆڵنداش زۆر کەسن کە زۆر گەشتبین نین بەو یاریە، بەڵام هەز دەکەم کە ئەگەریەوە هەیە لە کاتی زیادکرا هۆڵندا سەر بکەوێت. پێشبینی دەکەم 1-0 بۆ هۆڵندا لە کاتی زیادکراوە. ئەو متمانەیان پێیان هەیە بۆ هۆڵندا 1-1 لە کاتی ئاسایی و 2-1 لە کاتی زیادکراوە. ئەرجەنتین میسیان هەیە، بەگشتی هەموو پلانەکانیان پەیوەستە بە یەک یاریزانەوە. لە هۆڵنداش ئەستێرە هەن، بەڵام پشبەستن هەرگیز تەنها لەسەر یەک یاریزان نییە، بەڵکو لەسەر تیپەکەیە بە تەواوەتی. ئەگەر سەیرت کردبێت هۆڵندا یاریزانەکانی لە هەموو ناوچەیەک یاری دەکەن، بۆیە متمانەی تەواو بە هۆڵندا هەیە. لم يكن يوما في هولندا على النجوم، لذلك عندي ثقة كاملة بالفريق الهولندي. لە پێشتر و لە یاریەکەی دیکەشدا لە کاژمێر 6 ئێوارە هەردوو هەڵبژاردەی بەرازیل و کرواتیا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. بەرازیلەکان لە یاری ڕابردوو بە بردنەوەیان لە کۆریای باشوور بە ئەنجامێکی گەورە و بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک زەنجی مەترسیان بۆ کرواتیەکان لێدا. پێم وایە یارەکە زۆر قورس دەبێت، چونکە بەرازیل تیپێکی زۆر باشە. تا ئێستا چانسی هەبووە گەشتوتەم قۆناغا. ئەگەر یارێکە بگاتە کاتی زیادکرا و ڕەنگە بتوانین سەرکەوتن تۆمار بکەین، بەڵام بەدڵنیاییەوە یارێکی سەخت دەبێت، یەکێکە لە قورسترین یاریەکان، نەک تەنها لە جامی جیهانی، لە یاری دۆستانەشدا. یاریەکی نایابمان دەبێت. ئێمە کرواتیا تێدەپەڕێن و دواتر بە ئەگەرێکی زۆرەوە دەگەینە ئەرجەنتین کە ژمارەیەکی زۆری هاندەرانی هەڵبژاردەی لێرە لە قەتەر هەیە، بەڵام تۆپی پێ زۆر شتی باش و خۆشی هەیە. بە تەواوی شتێکی باش دەبێت بۆ ئێمە و ناخۆش بۆ ئەرجەنتین، چونکە ئەرجەنتین توانای ڕوبەڕووبوونەوەی ئێمەی نییە. نێمار چاک بۆتەوە و بەهێزێکی تەواوەوە دێتە نێو یاریگا. بەرامبەر ئەرجەنتینیش دەبینین نێمار کێ و مێسی کێیە. هەرچی کڕواتیەکانە کە لە مۆندیالی ڕابردوو توانیویانە بگەنە یاری کۆتایی و دووەمی جامەکە بوون، وەک هەڵبژاردەیەکی ئەوروپی دەیانەوێت هەمان دەستکەوت دووبارە بکەنەوە و بە هەمان قۆناغ بگەنەوە، بەڵام ئەم مۆندیالە دەبێت بەرازیلیەکان دووچاری شکست بکەن. لە دەوحەی پایتەختی قەتەرەوە حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام.